شەوتان شاد و کامران بێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێستەی جەماوەر لە هەر کوێیەکان جوانترین سڵاتان لەبێ خۆشەویستانم لە ئێوارێکی نۆدا باتەوەرێکی نوێ بەرنامەکە جەبینەوە میوانی ماڵەکانتان. ئازانم ئەوە دەزانن کە چەندین جار لە چەندین بەرنامەی ئێستەی جەماوەرە قسەمان لەسەر کۆمەڵەی کوردستانێکی سەوز و هەروەها ژینگەی کوردستان با شێوەیەکی گشتی کردووە، بەڵام پێم وابێ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە بەرنامە و دوو بەرنامە دەرەنجامێکی بەو شێوەی نابێ کە ئێمە بتوانین بڵێن کۆتا بە قسەکانمان هاتووە و دەرەنجامێک یاخود کردارێکی باشمان دەستکەوتووە کە بتوانین وەکو پەیڕەوێکی ڕۆژانە لەسەری بڕۆین. بۆیە بۆ ئەم ێوارەیە با پێویستمان زانی تەنها لەسەر کۆمەڵەی کوردستانێکی سەوز و ژینگەی شاری سلێمانی قسە نەکەین، بزانین ئایا لە دەرەوەی شاری سلێمانی هەموو ئەو گرێ و بربەستانەی کە دێنە بەرزەم کۆمەڵەکان و ڕێکخراوەکان کە سەبارەت بە ژینگەی هەرێم کار دەکەن چین؟ ئایا لە دەرەوەی شاری سلێمانی ئەو کۆمەڵانەی کە دەبەسترێن و دروست دەکرێن تا چەندە دەتوانن کار و چالاکیەکانی خۆیان ڕاپەڕێنن؟ ئایا ئەو هەلانەی کە لە شاری سلێمانی ڕەخساوە بۆ کۆمەڵەکان بۆ کارکردن لەسەر ژینگە هەمان ئەو هەلانش بۆ دەرەوەی شار ڕەخساوە یاخود نا؟ یەکێک لەوانە کە میوارەیە لە گەڵمانە و لەسەر بەرنامەکە قسەی لەسەر دەکەین بەڕێز سەرور قەرەداخی بەرپرسی ناوەندی گەرمیانی کۆمەڵەی کوردستانێکی سەوزە کە لە دەربەندیخانەوە ئەم ئێوارەیە میوانی ئێمە دەبێت. کاک سەرور زۆر بەخێر بێی، سواز بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ بەڕێستان خاتون. دەستخۆش. کاک سەرور ئەوا زانی کە ئێستای جەماوەر وەکو ئەرکێکی ڕۆژانەی هەمیشەیی خۆیت بەرامبەر بە هەموو کارەکردارەکانی ڕۆژانەی خەڵکی کار ئەکات و بەبێ جیاوازی لە چین و توێژەکان بۆ ئەم جارش دەرەوەی شارمان گرتوێتوانێت کە لە دەربەندیخانەوە جەنابەت زەحمەتی کێشاوە، سواز بۆ ئامادەبوونت. بەڵام بەڕێزت وەکو بەرپرسی ناوەندی گەرمیانی کۆمەڵەی کوردستانێکی سەوز بێگومان کارکردن لە کۆمەڵە واروها لە سەوزایی شاری سلێمانی و دەرەوەی شاری سلێمانی خۆی لە خۆیان ئەرکێکی هەموو هاوڵاتیەکە نەک تەنها دروستبوونی کۆمەڵەیە کە بە ئەرکی سەرشانی خۆی بزانێت. پێمان خۆشە بزانین کاک سەرور سەرەتای دروستبوونی ئەم کۆمەڵەیە کە کوردستانێکی سەوزەوە بە ناوێکی زۆر جوان هاتەتە ئاراوە کەی بووە؟ دیارە من سەرەتا دەستخۆشی لە ڕێخستنیان بەرنامە جوانە دەکەم. دیارە کۆمەڵی کوردستانێکی سەوز وەکو یەکەمین ڕێکخراوی ژینگەی لە هەرێمی کوردستان لە ساڵی 1991 دامەزراوە و لە ساڵی 1994 ماڵەتی ڕسمی وەرگرتووە و دیارە وەکو ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوز ئێمە پێشووتر نوێنەرایەتی دەربەندیخان بووە. لە دوای ئەنجامدانی کۆمەڵی کار و چالاکی خۆشبەختانە توانیمان بیکەین بە ناوەندی دەربەندیخان و دواتریش بۆ ناوەندی گەرمیان و ئێستا ناوەندی گەرمیانی سنووری کارمان دەربەندیخان کەلار خانەقین کفریە و دوو نوێنەرایەتی سربەخۆشمان هەیە لە هەریەک لە خانەقین و لە قەزای کەلار کەوانش دەستێکی کارگێڕی سربەخۆن و دەستی ئامادەکارن. بەڵێ دەستخۆش. وەکو کۆمەڵەی کوردستانی سەر ناوەندی گەرمیان کەی دروست بووە ئەم کۆمەڵەیە؟ هەر لە نۆدوێکەوە لەگەڵ دروستبوونی کۆمەڵەکە بەشێکی گشتی بووە یان دوای هەستان کرد کە توان بڵێن بۆشایەک لە گەرمیان هەیە پێویستەکە کۆمەڵەیە دروست بێ بۆ پەروەردەکردنی سەوزایی و هەروە فراوانکردنی ناوچە سەوزاییەکان؟ ڕاستە ئێمە پێشووتر وەک ئاماژەم پێدا پێشتر نوێنەرایەتی دەربەندیخان بووە و لە ساڵی 2012ەوە کراوە بە ناوەندی گەرمیان لە 2012 من ناوەندی گەرمیانین و درێژە بەکاردەدەین تا ئێستا. زۆر باشە. بەڕێستان وەکو بەرپرسی ناوەندی گەرمیان کار دەکەن ئێستا کار و چالاکیەکانی ئەم ناوەندە یاخودتوان بڵێم ئەم کۆمەڵەیە لە گەرمیان کوێ ئەگرێتەوە بە شێوەیەکی گشتی؟ ئەم کار و چالاکیانی ئێمە لە دەربەندیخان، کەلار، خانەقین، کفری و ناوچەکانی تری کوردستان لە دەڤەری گەرمیاندا هەمووی دەکرێتەوە. بەڵێ کەواتە بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانتان لە چیا خۆی ئەبینێتەوە؟ دیارە و کار و چالاکیانی کە ئێمە دەیکەین کۆمەڵی کوردستانی سەوز بە پەیڕەوەیەک کار دەکات. ئەو پەیڕەوە لە هەر سێ ڕەگەزە سەرەکیەکەی ژینگە ئاو و هاو خاک و گیانلەبەران و ئاژەڵ و باڵندەکاندا کار دەکەین ئێمە و ئەو کار و چالاکیانش کە ئێمە لە ماوەی ڕابردوودا کردومانە ئەنجامدانی هەڵمەتی نەمامچاندن و دابشکردنی نەمان بۆ بەسەر هاوڵاتیاندا و هەڵمەتی ئەنجامدانی هەڵمەتی پاکردنەوە بۆ لە ناوچە گەشتیارەکاندا و ئەنجامدانی کۆڕ و سیمینار بووە بۆ وشارکردنەوەی هاوڵاتیان و نمایشکردنی فلیمی هۆم بۆ لە ناوەندەکانی خوێندن و ئەنجامدانی کۆمەڵێک کار و چالاکی تر لە ناوچەکەدا. بەڵێ باست لە فیلمی هۆم کرد کە ئەمە بە شێوەیەکی بەرفراوان ئەبینرێت لە ناو خەڵکیدا باس ئەکرێت و ئەتوان بڵێم لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن شۆ پەخشەکرێ. بەرهەمهێنانی ئەم فیلمە لەسەر چ بنەمایەک بوو؟ دیارە ئەو فلیمە لەسەرەوەی کە ئەو فلیمە لە ڕاستە فلیمێکی جیهانیە کە وەرگێڕاوە سەر زمانی کوردی بە سپۆنسەری کۆمەڵی کوردستانێکی سەوز بووە و ئەو فلیمە باز لە ژینگەی هەموو جیهان دەکات کە ئەمەش کۆمەڵێک ئامار و زانیاری و داتای تایە کە دەکرێت ئێمەی تاکی کورد بتوانێت سوود لەو داتا و زانیارانەی وەربگرین. زۆر باشە. کاکە سەرور بەڕێزت باست لە خاڵە کرد کە ئەویش لەگەڵ لەدایکبوونی هەر منداڵەکە پێویستەکە دارێک بنێژنێ. پێم وابێ ئەمە قسەیەکە و ماوەیەکە لەناو ئێمەیە باوە، بەڵام وەکو کردار ئێمە ئەتوان بڵێن هیچمان نەبینی. هۆکاری جێبەجێ نەکردنی ئەم وتەیە چی بوو؟
من وەڵامی ئەو خاڵە دەدەمەوە بەڵام حەز دەکەم ئاماژە بدەم بکەم بەوەی کە ئەو پرۆژە بۆ یەکەمین جار لەلایەن ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانی سەوزە و لە ڕێگەی کۆمیتەی باڵای کۆمەڵەکەوە پێشنیار کرا بۆ بەڕێز پارێزگای سلێمانی کە خۆشبەختانە جەنابیان بە نووسراوێکی ڕسمی گشتاندنی بۆ کرد بەسەر فەرمانگەکاندا بەڵام جێگەی داخ و نیگەرانی ئێمەیە وەکو ئەم کۆمەڵە و بەشێکی تر لە ڕێکخراوە ژینگەکانی تری کوردستان کە تا ئێستا ئەو پرۆژە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە و ئێمە لە سەرەتاشەوە تا ئێستا باوەڕمان وا بوو کە ئەم پرۆژە پێویست دەکات پرۆژە یاسایەکی تایبەتی لە پەرلەمان بۆ دەربچێت بۆ ئەوەی فەرز بکرێت لەسەر دایکان و باوکان کە لەگەڵ لەدایکبوونی هەر منداڵێکان نەمامێکی بۆ بچێنرێت. بڵێ کەواتە وەکو فەرەزێت ئێوە قسەکەتان کردووە بەڵام وەکو کردار ئێستا جێبەجێ دەکراوە جەنابێت وەکو بەرپرسی ناوەندی گەرمیان کە لە نزیکەوە ئاگداری هاوڵاتیان بی لە ژیانی یاسایی خۆیان هۆکاری جێبەجێ نەکردنی ئەم قسەیە لە بەڕێبەرێتی یاخۆی لە جێبەجێکردن و لە فەرمانی پارێزگای سلێمانی و ئەگەڕێتەوە بۆچی یعنی لە حاڵێکدا کە خۆت ئاماژەکەی کە پارێزگای سلێمانی خۆشبەختانە بە نووسراوی فەرمی ئاماژی بکرد کە جێبەجێ بکرێت. دیارە ئەو نووسراوەی پارێزگای سلێمانی کە گشتاندنی بۆ کردووە وەکو پێشنیار ڕۆیشتەوە بۆ فەرمانگەکان وەکو بڕیارێکی ڕسمی نەهاتووە کە دەبێت ببێت بە ئەرکێک بۆ ئەوەی جێبەجێ بکرێت لە گشت قەزاکانی سەر بە پارێزگای سلێمانی و ئێمە لایەنی جێبەجێکاری ئەو پرۆژەژن لە ڕاستیدا ئێمە تەنها ئەوەندەمان لەسەر بوو کە پێشنیارمان کردووە و هەوڵشمان بۆ داوە بیخێنە بواری جێبەجێکردنەوە ئەوەشی دەکەوێتە سەر ئەرکی لایەنەکانی پەیوەندیدار وەکە لایەنی حکوومەت دەکات کەواتە لەسەر جێبەجێکردنی هاوڵاتیان ئێوە چیتان بەکارهێناوە ئایا هیچ لایەنێکی تایبەتیان بەکارهێناوە کە هەندێک بێ بۆ هاوڵاتیان لەسەر ئەوە کار بکەن کە پێویستەکە لەگەڵ لەدایکبوونی هەر مناڵەکە دارێک بنێژێ یاخوان بچێنرێ بەدەر لەوە کە ئەڵم ئێوە چیتان کردوانی ئێوە لە ڕێگەی هیچ ڕێنمایەکی تایبەتی هەبووە کە ڕۆژانە و مانگانە بە تایبەت دەربکرێ کە پێویستەکە ئەو قسەی کە ئێستا لە باوەرناومانە جێبەجێ بکرێت یان تەنها ئەوەیە تەنها یەک جا قسەتان لەسەر کردو واستان لێناوە وەلی لە ڕاستیدا ئێمە دەتوانین هاوڵاتیان لە ئەو بخێنە بەرنامەی کارمانەوە کە هاوڵاتیان وشار بکەنەوە لەو ڕێگەی بتوانن لە کاتی لەدایکبوونی هەر منداڵەکە نەمامێکی بۆ بچێنرێ بەڵام ئێمە باوەڕمان وایە ئەم پێویستی بە پرۆژە یاسایەکەی لە هەرێمی کوردستانە بۆی بە یاسا ئەمە تەطبیق بکرێ بەسەر هاوڵاتیانە چونکە ئەگەر بێت و ئێمە مەسەلەن ئەو پێشنیارش بکەین بۆ هاوڵاتیان لەلایەنی ئێمە ڕەنگ هەیە بگات بە ڕێژەیەکی کەم لە هاوڵاتیان و کەمێک لەو هاوڵاتیانە لەلایەنی خۆیان جێبەجێ بکە ئێمەش ئەو ڕێژەی دەمانەوێت لە سەروی لە 150 بێت کارکردن بۆ دروستکردنی یاخۆ بۆ بەجێگەیانی ئەو پرۆژە یاسای لەلایەن ئێوە لە ناوەندی سلێمانیەوە چی بۆ هیچتان کردویان تەنها ئەوەیە کە خۆتان هەستەکەن پێویستەکە بکرێتە پرۆژە یاسایەک لەسەر هاوڵاتیان دیارە ئێمە ئەوەندەمان لەسرە وەکو ناوەندەکەی خۆمان کەم پرۆژەمان لەگەڵاڵە بووە بەرزمان کردوەوە بۆ سەروی خۆمان کەویش کۆمیتەی باڵای کۆمەڵی کوردستانی سەوز دەکات بڕوام وایە ئەو ئەرکی کۆمیتەی باڵای کۆمەڵی کوردستانێکی سەوزە کە لەگەڵ پەرلەمان و لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار قسە بکات بۆ ئەوەی کرێت بە پرۆژە یاسایی. دەستخۆش بۆ تۆ دەستخۆش بۆ سەروەر بۆ ڕوونکردنەوەکانی بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێستێ جەماوەر لە هەرگوێ گوناگەداری بەرنامەکان سەبارەت بەچەوەری بەرنامە دەتوان ڕاستەوخۆ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکان کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دیارە دەتوان پەیوەندیمان پێوە بکەن. کاک سەروەر وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز ئێمە بەسمان لەو پرۆژەیە کرد کە ئێوە ئەمەش وەک لەلای ئێوە دەرچوو پاشان بڵاو بۆتەوانە بۆ شێوە تا ئێستا وەکو پێویست کاری لەسەر ناکرێت بەڵام بەرحاڵ ئێمە بێنە سەر بەس لە کار و چالاکی خۆتان کرد بێگومان بوونی سەوزایی لە هەر ناوچەی بێ خۆ لە هەر شوێنە بێ خۆی لە خۆیان کاریگەری تایبەتی خۆی هەیە من ئەگەر لەسەر سەوزایی ناوچەی گەرمیان پرسم ئەکرێ بزانم ئێستا ڕێژ سەوزایی لە ناوچەی گەرمیان چۆنە؟ دیارە وەک دەزانین بە پێی ستاندار دەبێت ڕێژەی سەوزایی لە 150 کەمتر نەبێت بەڵام ئەوەی کە دەبینرێت لە شار و شارۆچکەکان و بەتایبەت لە دەڤەری گەرمیان لە 104 تێن ناپەڕێت کە ئەمەش بە بڕوای ئێمە ڕێژەیەکی زۆر کەمە دەکرێت گشت لایەنە پەیوەندیدارەکان بە ژینگە هەوڵ بدەن بۆ بەرزکردنەوەی ئەم ڕێژەیە. بڵێ هۆکاری ئەو کەمیتەیە کە سەر لە حالەدا کاتوان بڵێم کۆمەڵی کوردستانێک سەوز لە سلێمانی لە گەرمیان لە کۆمەڵی شوێن تایبەتمەندی و خۆی هەیە و پێگی تایبەتی خۆشی هەیە یعنی توان بڵێم کۆمەڵەکە و پێویست کاری نەکردووە کە بتوانێت جەخت لەسەرەوە بکرێتەوە کە ئەگەر 4% بێ بیگەێنێت هیچ بنەبێ بەلایانی کەمەوە 8%. دیارە ئێمە دەتوانین ئێمە ڕێکخراوێکین هەموو ستافەکەمان بە خۆبەخشی کار دەکات و منحەیەکی ئەوەندەمان نییە ئێمە بتوانین چۆنەڵی تەواوی کارەکانی خۆمانی پێبەڕێ بکەین توانین پرۆژە جێبەجێ بکەین ئەوەی کە دەکرێت ئێمە لە ڕێگەی ڕێکخراوەکەمانەوە داواکاری و پێشنیارە لایەنی پەیوەندیدار و دروستکردنی فشارە لەسەر ئەو لایەنە کە بتوانێت ڕێژەی سەوزایی زیاد بکات. دیارە ئێمە ئەوەندەی پێمان کرابێت توانیمانە فشار لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بکەین بۆ ئەوی ڕێژەی سەوزایی زیاد بکەن و دیارە لایەنەکانیش هەوڵیان داوە بە پێی توانایی خۆیان ئەو ڕێژە زیاد بکەن بەڵام ئەم هەوڵەیان
بەپێی خواستی ئێمە نییە و لە هەمان کاتیش بەشێک لەو هەوڵانش کە داویانە بۆ سەوزکردن دەتوانین ئێستا بڵین ڕێژەیەکی ئەو ڕوبەرە سەوزایە ماوەتەوە بەشێکی تری بە کۆمەڵێک هۆکاری تر لە ناوچووە. بەڵێ بەست لە خەڵێک کرد کە ئەویش نەبوونی من حیات هەمڵێن بودجەی تایبەتی بۆ ڕێکخراوەکەتان ئێوە هاوکاری لەکوێ وەرەگرتن لە تێپەڕاندنی کار و چالاکیەکانتان؟ ئێمە دیارە لە کۆمیتەی باڵای کۆمەڵی کوردستانێکی سەوز مانگانە وەکو ناوەند حەز دەکەم بینەرانیش لەوە بزانێت کە ئێمە تەنها 110,000 دیناری عێراقی مانگانە وەردەگرین هەموو گستافەکەمان لە خۆمەوە کە بەرپرسی ناوەندەکە دەکەم هەتاکە و سەر ئاستی ئەندامەکانمان هەمووان بە خۆبەخشی کار دەکەین. بەڵێ بەڵام ئەو بڕەپارێکە دیاری کراوە بۆ کارکردنی ئەو پێما بێبڕێکی زۆر کەمەکەوتەوە بەستنی سیمینار و فیستیڤال و مەڕاستیمەکانتان بڵێم ئەو کار و چالەکانی کە ڕۆژانە و مانگانە پێویستەکە ئەنجام بدرێت پێ دوایە بۆ بڕەپایە ئەنجامەدریان ئێوە توان بڵێم گرفتی سەرەکی لە بردمتانە لە جێبەجێکردنی ئیشوکارەکانتان چییە؟ لە حاڵێکدا کە بینم بڕە بودجەکەتان زۆر کەمە. بەدڵنیایی و ئەم نەسرەیە بۆ ئێمە زۆر کەمە بەڵام خۆشبەختانە ئەو پارە نەبووە بە ڕێگریەک لە بەردەم کار و چالاکیەکانی ئێمەدا و ئێمە هەتا ئێستا بەردەوام بووین و تەنانەت بۆ زۆرێک لەو کار و چالاکیانی خۆمان ئێمە لەسەر باخەڵی خۆمان ئێمە کارمان کردووە و جیاواز لەو خۆشبەختانە دەتوانم بڵێم بەشێک لەو لایەنە پەیوەندیدارانی کە لە گەرمیانان توانی ویانە بەپێی توانە هاوکاریمان بکەن بەڵام هاوکاریەکانیش بۆ ئیشکردنی کار و چالاکی ژینگەکان بۆ لەو ناوچایە کە ئەنجاممان داوە. بڵێ دەستەوەش با پەیوەندی تەلەفۆنی وەربگرین لە بازیانەوە میرکۆمان لەگەڵە میرکۆم کاتت باش. ئەم کاتەیەوە باشتر میرکۆ زەحمە دەبێت دەنگی تەلەفۆنەکەت کچکە. کاک ملکۆ سڵاوت لێبێ. زۆر بە خێراتنی میوانەکەتان ئەەکەم. زۆر سواز بۆ کاک ملکۆ. کاک ملکۆ گیان تکایە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کچکە. ئەمەی وەڵا پێش ئەوەی کە بەسەر چاو ئەمەوێ پێشەوەی بە پرسیارێک ئاراستەی بەڕێز کاک سەروەر قەرەداخی بکەم ئەمەوێت دەستخۆشی لەو بەرنامە جوانەکەم بەڕاستی تەلەڤیزۆنی جەماوەر یەکێکە لەو تەلەڤیزۆنانەی کە ئیجتیماعیەکی باشی داوە لە بواری ژینگەدا کە ئەمە جێگای دەستخۆشیە بۆ ئێمەی چالاکەوانی بواری ژینگەیی دەستخۆشیتان لێکەین و هیواداری نەسەرکەوتوو بن بە تایبەتی جەنابی شتووە و ستافە جوانەی کە لەگەڵتانە کارەکە. ئەوەی کاک سەروەر من بەس ئەو نەم هەیە ئەمەوێت لەو بەرنامەدا پێی بڵێم دەستت خۆش بێ بەڕاستی کارێکی جوان ئەکەن لە مەنتیقەی گەرمیان ئیدارەی گەرمیانە چالاکیەکانیان لە دیندیرێ هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم بەردەوام بێ بەڕاستی ئەگەر ئێمە هەر یەک لە ئاستی خۆمانەوە لە مەنتیقەی خۆمانەوە بتوانین ژینگەی ناوچەکەمان ئاوا بۆ شێوەیە پاک باگرین بەڕاستی ئەتوانین بڵێن لە چەند ساڵێکدا بێت ژینگەی کوردستان بەرەو جوانتر و بەرەو پاکتر و ئەوەترەڕوا بۆیە زیاتر کاتان لێ ناگرم جارێکی تر هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و دەستان خۆش بێت. زۆر سواز بۆ ملکۆ بازیانەی سەرۆکی ڕێکخراوی ژینگە پارێزی بازیان لە بازیانەوە سواز بۆ پەیوەندیەکەت کاتێکی خۆش. کاک ملکۆ بەدەر لە دەستخۆشی هیچ شتێکی نەبووە ئەنجاگەرتەوە هیچ تێبینیەکدا قوشێک دەبێت لە سەقسەکانی کاک ملکۆ. من زۆر سپاسی کاک ملکۆ دەکەم دیارە کاک ملکۆ یەکێکە لە چالاکوانانی بواری ژینگە لە ناوچەی بازیان و جەنابیشان وەک ئاماژەت پێدا بەرپرسی ڕێکخراوی ژینگە پارێزی بازیانە و ئەویش ئەرکێکی پیرۆزی لە سەرشانەکە ئەویش پاراستنی ژینگەیە و میجگە لە دەستخۆشی و ڕێز و سپاس بۆ جەنابیانی شتێکی کەم نیە. دەستخۆش بۆ تۆش کاک سەروەر قەرەداخی و گرپرسی ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوز باسمان لە چالاکیەکانی ئەوە کرد کە بەو بودجەیە کە بۆتان دیاری کراوە وابزانم وەک پێویست ناتوانرێت بەڕێوەبرامەش بۆ کرد کە ئەو کارمەندانی یاخود ئەو کەسانی کە لەگەڵ ئێوە ئیشەکەن کەسانێکی خۆبەخشن بەدەر لەوە کە ئەو بڕە بودجەیە وەروە ئەو کەسە خۆبەخشانە کە ئەتوان من وەکو خودی خۆمان زۆر سپاسیان کردن هیوای سەرکەوتنیان بۆ بخوازین کە لەگەڵ ئێوە ئیشەکەن مانگانە یاخود ڕۆژانە چالاکی تایبەتی خۆتانتان هەیە یان تەنها ئەوەی ڕۆژێکتان دیاری کردووە وەکو چالاکی لەبەری بڕە نەسترێتان کەمەوە و خەڵکیش ئامادە نییە چەندە خۆشبەخشیش بێ وەکو پێویست کار بکات. دیارە من جەنابەت سپاسی ئێمەت کرد منش لێرم پێم خۆشە دەستخۆشی لە جەنابەت بکەم و ئێمە لەیرانە بەڕاستی کارکردن بۆ ژینگە ئەرکی سەرشانی هەمومانە ئێمە بڕوامان وایە کە کاتێک لە هاتوونەتە خزمەتی کارکردن بۆ ژینگە پرسیارمان لە خۆمان کردو پێش ئەوەی پرسی بێتمان لە خۆمان ئەم وڵاتە چی بۆ ئێمە کرد بێت ئێمە لە خۆمانمان پرسی و ئێمە چیمان پێشکەش بە وڵاتە کردو هەر ئەمە ژوای لە ئێمە کردو کە بەڕاستی بتوانین شەو ڕۆژ کار بکەین لە پێناو ئەوەی کە بتوانین خزمەت بە ژینگەی ناوچەکەمان بکەین و خۆشبەختانە من لێرەوە پێم خۆشە
کە دەستخۆشی لە تەواوی ئەو ئەندام و کارگێڕ و جێگرە بکەم لە ناوەندی گەرمیان و هەردوو نوێنەرایەتی کەلار و خانەقین کە توانیویانە کەم تا زۆر هەوڵیان داوە بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە خزمەت بە ژینگەی ناوچەکەمان بکەین. انشاءالله دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. سەبارەت بەو چالاکیانەی کە ئەنجامەدرێ ئێمە ئەتوانین بڵێن ئەم ئێوارەی تەنها جەخت لەسەر چالاکی ئەکرێتەوە چونکە کۆمەڵی کوردستانێکی سەوز بەو بڕێتەوە لە بەردەستانە نییە کە بڵێم پرۆژەی زۆر زۆر گەورەتان هەبێ، بەڵام وەکو ئەوەی کە ئێوە کارەکانی خۆتان ڕۆژانە و ئەتر بەپێی کاتی تایبەتی خۆی ئەنجام ئەدرێ، هاوکاری هاوڵاتی لە بەرامبەر ئیش و کارەکانی ئێوە چۆنە؟ ئایا هاوڵاتی هەست بۆ بەرپرسیارەتی کاکە لەسەر شانێتی یان ئەوەیە کە ئێوە وەکو کۆمەڵەیەک هەمیشە لەسەر سەریان کە پێویستەکە بۆ شێوەیە کار بکەن؟ بەدڵنیاییەوە زۆرێک لە هاوڵاتیان هاوکاری تەواوی کارەکانی ئێمەن، کۆمەڵ خەڵکانێکن ئەندام لینە لێو کۆمەڵەکەی ئێمە، بەڵام وەکو دۆستی ڕێکخراوەکەمانیان وەکو دۆستی ژینگە جیاواز لەبوون بە ئەندام هاوکار و پاڵپشتی کارەکانی ئێمن. دیارە بەدڵنیایی و ئێمە دەتوانین بڵین ئێمە لە نێو ڕێکخراوەکەی خۆمانە ماندوو ئەبین، بەڵام لە کاتێکدا کە هاوڵاتیەک لە ڕێگەی پەیوەندیەکی تەلەفۆنیەوە یان لە ڕێگەی هەر جێگەیەکی تری پەیوەندیمان پێوە دەکەن، ئێمە ماندووبوونمان هەست بم هیچ ماندووبوونێک ناکەین، ماندووبوونمان دەردەچێت لەوەی کە ئەوان پەیوەندیمان پێوە دەکەن و ئەوانیش بە هەمان شێوە هەست بە خەمخۆری دەکەن بۆ خزمەتکردنی ئەو ژینگەی ئەو ناوچەی کە تێدایە. بەڵێ دەستخۆش بۆ تۆ. مامۆستا میران لە سلێمانی سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابیشتان، دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم بەڕێز دەکەم. بەڕاستی ئەو تەوەرانەی کە جەنابەت هەڵی دەبژێری جوانن و پێویستە بۆ شارەکە، بە تایبەتی ژینگە، بە تایبەتی ئەم سەردەما بەڕاستی مایانی ژینگەی سلێمانی وای دەهاتووە جگەلەوەی کە ناتوانین بە هیچ شێوەیەک لە شێوەکان هەرچەند پارەی بۆ سەرفکە حکوومەت بیگەڕێنێتەوە سەر دۆخی جارانی ساڵی هەشتاکان، بێنەرە بەر چای خۆت ژینگەی سلێمانی لە ساڵی هەشتاکان و بگرەنەوەتەکانیش. خەڵکی سلێمانی لە بیری نەماوە کە لە سەربان مانگی 7 و 8 خەوت ئەو قەرەوێڵە و ئەو پێخەفوسەرینە دەتەزی اینجا دەچوو دەخەوت، یعنی شەوانی هاوینان لە دەچلێ هاویندا شەوان خەوت دەچوو بۆ سەربان. ێستا چێ بۆ سەربان بخەوێ؟ بۆ ئەوەنە سپلیت هات، ئەوەنە سارە هات، ئەوەنە عەرەب و تورک و مەغۆڵ و تەتەر هات، ئەوەنە قەرەباڵغ بووە، گەرمایەکی ئەجگە زۆری بەخشیوە بە شاری سلێمان. ئەمە جگە لە ئەم هەموو بینایی کە دروست کراوە بەبێ ڕەچاوکردنی لە سەتاچەنی سەوزایی بێ دەبێت سلێمانی. ڕاست لەوانەیە باخچەکانی سلێمانی بڵێن لە 12 ناوچە سەوزەکانی شار، بەڵام من هەر بەکەمی دادنم. تۆ بێنەرە بەر چای خۆت ئەگەر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێم لە ساڵی 91ەوە تاکو ئێستا هەوڵی بدایە شاخی قەراق و ئەزماری پڕ کردا لە داری میوەهات و باغ و باغات و بحیرە ئیسماعیل دروست کردایە، لە جاتەوەی باڵەخانی زل و فەخمی دروست کردایە بەبێ ئەوەی کە کێشەی سوکنا حەلکە بۆ خەڵکی شت سلێمانی چ قازانجێکی دەبەخشی هەم بە هەوا و هەم بە دیمەنی سلێمانی. یعنی دنیا دەکەمەوە خەڵکی سلێمانی ئێستا لە 190 زیاتر لە چی زیز بووە، لەوە زیز بووە کە دار ئەبڕێتەوە و دوێنمە عەرزەی زراعی دەفرۆشتێ و دەکرێت بە باڵەخانە و بە خانوو بە مەزرعی وەهمی بۆ مەڕووماڵاتی ئەم مەسوول و فلانە مەسوول. من تاکمێنەوە برابەڕێزە چ پێشنیازێکی بەهێزتان هەیە بۆ حکوومەت بەبێ ئەوەی عەطفی وەکو عەطف ئەو بودجێ سەرفکە وەکو ئەرکی سەرشانی خۆی جەبەجێکە حکوومەت کە فعلەن ئایا ئێوە توانیتانە سەرنجی حکوومەت ڕاکێشن لە خەتەری پیسبوونی ژینگەی سلێمانی؟ خۆتان دەزانن زۆر ئاسانە بە چەقەنەیەک دەتوانی ژینگەی شار پیسکەی، بەڵام بە مەلایەن دۆلاری بۆ تەرخانکەی لەگەڵ دنیای کارمەند و عەقڵ اینجا ناتوانین بیگەڕێنێتەوە سەر دۆخی جاران. چ هەنگاوێکی بەهێزتان هەیە؟ چ پلانێک چ هێزێک بەکارهێنن بۆی حکوومەت قایلکەن کە ئەو کارگانەی دروستیاکانەوە مەسفانەی دروستیاکە بۆ نەوت لەبری ئەوەش مەسڵی هەبێ بۆ پاکشکردنەوەی هەوا، یان لەو کارکانەی کە دروست دەکرێت بۆ قیر، بەڵام ئەبێ بودجەی تایبەتی هەبێ بۆ تەعینکردنی ئەندامان بۆ دەستەی ژینگە پارێزی کوردستان بۆی خەڵک وشار کاتەوە لەوەی کە خەڵک تووشی سەرەتانە بێبەوە، حتا هو هەوای سپلیتیش دەڵێن کە هەوای سەر دەهێنێتە ژرۆ، بەڵام هەواکە گەرمەکە فرێداتە دەرەوە، ئەوەش خەتەری خۆی هەیە لەبەرەوەی بە غازی شەکە ئەکاتە موادی کیمیایی و تەفاعلی پیاکە و دەرێکاتە دەرەوە. مە بێجگەدا زۆربوونی ژمارەی سارە من هیوادارم وەڵام بێتەوە. دەستخۆش بۆ مامۆستا میران لە سلێمانی. جەلال وەرەگرین دووبارە. جەلال سڵاوت لێبێ. جەلال هەلو ئەم کاتتان باشتر سەرچاوم بەخێراتنی ئەویانە بەڕێزە دەگەڵ زۆر سپاس. کاک جەلال زەحمەت نەبێت دەنگی تەلەفۆنەکەت کچکە تکایە بەرنامەکە تایبەتێ بە ژینگە
بەڵێ دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس کەتکایە بەڵێ بەنسبەت ژینگەوە بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان بەدایەتی باس لە سیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بە هەموو وەزارەتەکانیەوە بەڕاستی ڕۆژانەی بینم کە سیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە ژینگە پیسەکەن ئەویش سیارێکی زۆریان هەیە کە دووکەڵەکە بەڕاستی ئەمە زۆر عیبە کە حکوومەت خۆی باسی ژینگەکە سیارەکانی خۆی وایە بە تایبەتی بڕیارێک دەرچوو لەلایەن هاتووی سلێمانیەوە کە دەڵێن ئەو سیارانەی کە ژینگە پیسکەن ئێمە حیزیان نەکەین من بە چای خۆم ڕۆبینی بە سیارەی حکوومەت هەرێمی کوردستان دووکەڵی کردووە لە دوایە بووم ئەیوە حیزی ناکا بەڵێ ئەمە پرسیارێکم پرسیاری دووهەم بەلەسەر شارەوانی سلێمانیەوە من ڕۆژانە ئەگەڕێم لە هەموو قەزا و ناحیەکاندا کارمەندێکم لە کۆڕەکلیکۆم ئیش دەکەم لە سەربەی شارەکاندا دەگەڕێم حکوومەت سەیرە ئیجازەیە بە خانوویەک 5 قات ئەکاتەوە 4 قات ئەکاتەوە بەڵام شوێنی دوونەمان بۆ ئەو خانووە دیاری ناکا کە دیکە بە ئیجباری بەسەریەوە کە دەبێت دوونەمان بنێژێت بەڕاستی زۆر عیبە یا ئەو هەموو باڵەخانە کە دەکرێت سەیرەکەیت بە دەیان قات بەرز کراوەتەوە بڕۆ سەیری کە لە پشتی مزگەوتی ئاحاتوورەوە کۆمەڵێک بینای زۆر چۆ بە ئاسمانەوە بەڵام بەشی سەوزایی ئەتوانم بڵێم نزیکەی 100% نێڵراوەتەوە یعنی بەڕاستی حکوومەت خۆی هۆکارە بۆ پیشبوونی ژینگە بە تایبەتی لە شاری سلێمانی دەستخۆش بۆ کاک جەلال لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت سەرچاوە کاک سەروەر ئەو مامۆستامیران کە باسیەوە کرد ینی بەدەل لە دەستخۆشی و کۆمەڵێ ئەتوانام ڕوونکردنەوەی لەسەر ژینگە لە هەرێم بە شێوەیەکی گشتی و شاری سلێمانی بەڵام بەرەسان بە حکومەتی لەسەر گەرمیان زیاتر قساکەین چونکە چەندین بەرنامەیەک کراوە لەسەر ژینگە ئەوزەم ئەمەش ئەرکێکی نیشتیمانی پێویستەکەم و دەستگاکانی ڕاگەیاندن لەسەری بڕۆن لەسەر ئەوەی کە باسیەوە کرد پێشنی هەرچانیان خۆت پلانتان بۆ حکوومەتیە کە بیگەنە ئەو قەناعەتەی کە ئایا کەم تەرخەمەکان لە حکوومەتەوەیە کە بەو شێوەیە سەوزایی کەمە یاخود هاوکاری کەمە بۆ لای کۆمەڵەکان کە ناتوانکاری خۆیان ڕاپەڕێنن کەواتە ئێوە تا ئێستاش هیچ پلان و نەخشەسازیێکی تایبەت لە بەردەستی خۆتانە هەیە کە ڕوبەڕووی حکوومەتی بکەنەوە یان نا خۆی من بڕوامەوە ئێمە ناوەندێکین لە کۆمەڵی کوردستانێکی سەوز وەک جەنابی ئاماژە پێدامە لە سنووری کەرمیان کار دەکەین ئەو کارانەی کە بەڕێزی ئاماژە پێدا لە پارێزگای سلێمانی دەکرێت ئەوە ڕوبەڕووی فەرمانگەی ژینگەی سلێمانی بکرێتەوە و ئەوان بێنە سەرخەت بۆ هەندێک کاریتر و ئەرکی ڕێکخراوەکانی تری ژینگەی لە پارێزگای سلێمانیە و وەکو پلانی ئێوە بۆ حکوومەت ئەوە تا ئێستا هیچ بەڵێ ئێمە بڕوامان وایە کە دەکرێت ئەوە لەسەر دەستە جەمعی گشت ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان لە ئاستی فیدراسیۆن یان تۆڕی هاوڕێیانی ژینگە کاری لەسەر بکرێت وە گشت ڕێکخراوەکان بە یاداشتێک لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکەن لە هەر حاڵەتێک کە هەبێت بڵێ بەنسبەت کاک جەلال شۆ باسی لەوە کرد کە ژمارەی ئۆتۆمبیل لە شاری سلێمانی زۆری کردەوە ئەمە تەنها وەکو شاری سلێمانی باسی کرد بەڵام ئێمە بە حکومی جەناب لە گەرمیانەوە کارەکان ڕاپەڕێنی وەکو ینی ئەو زۆر ڕاستەوە قسەی کرد گلەیی لە حکوومەت کە ژمارەی ئۆتۆمبیلەکانی حکوومەتیش کە خۆیان لە خۆیانە هۆکارێکن بۆ پیسبوونی ژینگای باسی لەوە کرد کە ئەمڕۆ نمونەیەکی زۆر زیندوی لەبەردەستایە ئەوەیە کە یەکێ لە ئۆتۆمبیلەکانی حکومی بینیوە کە دووکەڵێکی زۆری کردو لە هەمان کاتێک کە ئەتوان بڵێن بەڕێبەریا چێ سلێمانی ئاماژەی بۆ کردووە لە نووسرایەکە هەر ئۆتۆمبیلێک ژینگە پیسکە ئەوە حەجز ئەکرێت دەستی بەسەراگیرێ بەڵام ئەو باسی لەوە کرد کە تا ئێستاش ئەو نەگیراوە و ینی ئێوەکو خودی خۆتان بوونی ژمارەی ئۆتۆمبیل لەناو هەرێمەکەی ئێمە لەناو کوردستانەکەی ئێمە و کاریگەریەکانی لەسەر پیسبوونی ژینگە هیچتان کردووە یان تەنها ئێوەش ئەبین و تەنها قسەی تایبەتی خۆتان چان بڵێ مەش بەدڵنیاییوە پێمان وایە کە ئۆتۆمبیلەکانیش خۆی هۆکارێکە بۆ پیسبوونی هەواوە پیسبوونی ژینگە بەڵام بەڕێزیان کاک جەلال ئاماژەیدا بۆەوەی کە ئۆتۆمبیلەکانی فەرمانگە حکومیەکان بەڵام ئەوە تەنها بەس ئۆتۆمبیلی فەرمانگە حکومیەکان نییە کە ژینگە پیس دەکات ئەوە ئۆتۆمبیلی تەواوی هاوڵاتیانیشە کە دەبن بە هۆکار بۆ پیسبوونی ژینگە بەڵێ بەپێی یاسای 8 ساڵی 2008 پەرلەمانی کوردستان و بەپێی یاساکانی هاتوچۆش دەکرێت ئەو ئۆتۆمبیلانی کە دووکەڵێکی زیادیان ئۆتۆمبیلانی کە سەرف دەکەن دەکرێت کە دەبن بە هۆکار بۆ پیسبوونی ژینگە بە شێوەیەکی جیاد لە ئۆتۆمبیلەکانی تر دەکرێت سزا بدرێن بەڵام وەک ئاماژەم پێدا ئەوە ئەرکی لایەنی حکوومەتەکە بتوانێت سزایان داد نەک ئێمە بەڵێ بەڵام کاک جەلال باسی لەوە کرد کە حکوومەت خۆی ئەتوان بڵێم هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگەکە بەڵام ئێوە هەڵوێستتان چێ لە بەرامبەر ئەم کردارانە ئێمە تا ئێستا لە سنووری گەرمیاندا حاڵەتێکی وا بەرچاوی ئێمە نەکەوتەوە ئەگەر حاڵەتێکی بۆ شێوازە لای ئێمە هەبێت دەتوانین ئێمە لە ڕێگەی نووسراومان و لە ڕێگەی ئەو بەڵگەیە کە ئەو ئۆتۆمبیلە بۆ بە هۆکار بۆ شێوازە بۆ پیسبوونی ژینگە دەکرێت ئێمە لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکەین تا لایەنی پەیوەندیداریش سزای بات
بەڵێ خاڵێکی تری زۆر جوانی وروژان کە باسی لە نەمام ناشتن کرد کە ئێمە لە سەرتاوە قسەمان کردچانی نەمام ئەرکێکی نیشتیمانیەوە وایەکە لە بڕیارەکان و تاوان بڵم پرۆژە یاساکان کە ئێوەتانەوەی کاری لەسەر بکەن ئەوەیە کە بیسەکا لەگەڵ لە دایکبوونی هەر مناڵێک نەمامێک بچێنرێ بەڵام ئەو باسی لەوە کرد کە ئەبینی چەندین باڵەخانە دروست ئەکرێت کە مەسافەیەکی زۆر داگیرەکە بەڵام لە هەمان کەدا بچووکترین فراوانی ناهێڵێتوانێ بۆ ناشتنی نەمامێک یاخود بۆ دروستکردنی سڵزەیەک لەسەر ئەمە ئێوە چیتان کردیانە تاوان بڵم دەبینی تۆ لەسەر قسەکانی کاک جەلال چێ لێرەیە من پشتگیری لە تێبینەکەی بەڕێزیان دەکەم و دەبێت ڕێژەی سەوزای لە نێو بیناکاندا بکرێ بە مەرج بەڵام من بڕوام وایە لە هەرێمی کوردستان هیچ پرۆژە یاسایەکی بۆ نییە هەرچەندە لە ماوەی ڕابردوو لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە ئەومان بیست کە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەشی باخچەکان ئەویان کردو بە مەرج دەکرێت هەر لە نێو هەر بینایەکە دروست دەکرێت هەر تەلارێکت بەرز دەکرێتەوە ڕوبەرێکی بۆ تەرخان بکرێت بۆ سەوزکردن کە ئەوش بڕیارێکی زۆر جوانە دەکرێت بکرێتە پرۆژە یاسایەک بۆ ئەوەی ئامی هەموو هەرێمی کوردستان بێتەوە دەستخۆش بۆ تۆ دەستخۆش بۆ وەڵامدانەوەکانیشە کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێ سڵاو خوشکی بەڕێز ئەم کاتە باش زۆر سپاس بۆ تۆ باشتر دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم و بە خێراتی میوانە بە ڕێزەکەش دەکەم دەستخۆش بۆ کاک عەبدوڵڵاش من خۆم وەک ئەندامێکی کۆمەڵی کورسانێکی سەوز ناوەندی گەرمیان کار و پرۆژەمان زۆر هەبووە و جێگای دەستخۆشیشین چی خەڵک و چی حکوومەتیش جێگەی دەستخۆشی ئەوانین و هەر لێرەشەوە داواکارم لە ڕێگەی بەرنامەکەتان داواکارم لە خەڵک کە هاوکارمان بن و هەرچەند هاوکاریشمان من زۆر سپاسیانەکەین و زۆر سپاسی تۆیشەکەین بۆ ئەو بەسەرکردنەوەی بەرپرسی ناوەندی ڕێکخراوەکەمان کاکسەرۆ قەراخی سپاس بۆ تۆ کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا ئەو تەمەناکەم ئێوە ئاوا زوو زوو بەسەرمان بکەنەوە بازانم تا ئێستا یەکەم کەناڵن کە داوەتنامەیەکیتان کردووە بۆ بەرپرسی ناوەندەکەمان زۆر زۆر دەستخۆشیتان لێ خۆشبەختانە دەستخۆش کاک عەبدوڵڵا گەر هیچ پرسیارێکت نەبێ بۆ بەرپرسی ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی وەڵایی من بەس دەستخۆشی لێەکەم و جێگای شانازی ئێمەیشە چکە زۆر ماندوو بووە زۆر ماندووە بێ زۆر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا دەستخۆش بە کاک عەبدوڵڵا لە دەربەنی خان لە قەرەداخەوە ڕامیار ئەم کاتت باش ڕامیار ئەم کاتە باش باشتر سەرچاوم ئەلو ئەم کاتە باش باشتر کاک ڕامیار دەستخۆشی لە بەرنامەکەت لێەکەم زۆر سپاس بە خێراتنی کاکسەرۆ قەرەداخیەکەم سپاس کاک ڕامیار بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز چەنەها کاکسەرۆ خۆیەوەی خستە ڕوو ئێمە چەنەها کاری باشمان کردووە و بەرنامەش بەردەوامیش لەسەر ئەو کارە باشانەمان بەڵام ئێمە لێرە دوو شتەیە ئەبێ ئێمە یەکەم ئەبێ حکوومەت هاوکاری باشمان بکا وە کاکسەرۆ وتی ئێمە نەسیەکەمان زۆر کەمە ئەبێ ئەومان بۆ زیادکە و دووەمیش ئەبێ خەڵک هاوکاری باشمان بکات چونکە کاکسەرۆ چەنەهاشی خستە ڕووەک فلیمی هۆم ئێمە چەنەها شتی باشمان کردووە بەردەوامیش ئەبین لەسەری بەڵام ئێمە لە ڕوویەمەوە ئێمە زانی چۆن ئیشەکەی ئێمە ئیشێکی زۆر گەورەیە ئیشێکی زۆر پیرۆزە یەکەم لە ڕوویەوە نییە ببوورە ئێمە خزمەتی مرۆڤایەتیەکەین یەکەم دووەمیش خزمەتی هەموو گیاندارانەکەین ئیشەکەی میشە زۆر پیرۆزە ئەبێنی ئەبێ خەڵک و حکوومەت هاوکاریمان بکا بێ بەڕاستی و نەسی بۆ ئێمە داناوە زۆر کەمان ئێمە داوا لە حکوومەتەکەین و کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەو شتانەمان بۆ چاکەوە سەرۆکی شارەوانی دەربەنی خانیش ئەو جادەیە کە دایناوە لە باتیەوەی خۆلی تێکا بۆ خاک چۆ چەولمی تێکرۆ داوا لە بەڕی شەکەین لێرەوە کە گوێبیستمانە ڕۆژمان بۆ چاکات کە نووسراومان داوا پێی و من دووبارە دەستخۆشتان لێەکەمەوە دەستخۆش بۆ ڕامیار سەرچاوم سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس لەگەڵ بەڵێ کاک سەروەر کاک عەبدوڵڵا بەدەر لە دەستخۆشی وەکو ئەندامێکی کۆمەڵەکەی خۆشتان قسەی کرد بەڵام ئەو ئاماژەی بۆش کرد کە پێویستیان بە هاوکاری زیاتری هاوڵاتیان هەیە ئێمە لەسەر تا بەسمانەوە کرد هاوڵاتیانی ئاسایی دەرەوەی بەدرلۆیان ئەنجامینەوە کۆمەڵەکەی ئێوە نەبن تا چەندە هاوکاریتان دەکەن خۆشبەختانە تۆماش بۆ کرد کە زۆر باشن بەڵام کاک عەبدوڵڵا هێشتا داوای هاوکاری زیاترەکە ینی مەبەستی کاک عەبدوڵڵا لێرە چی ئەگەنێ ئەو هاوکاری هاوڵاتیان لەوەیان نییە کە وەکو پشتگیریەک بێ بۆ ئێوەیان ئەوەیە تەنها هەر کەسەوە لە ئاستی خۆیەوە کار ئەکات دیارە ئێمە لە کۆمەڵی کوردستانی سەوز کاتێکە کار ئەەکەین خەونەکانمان خواستەکانمان بۆ ژینگە زۆرە
و بۆ ئەوەشی کە مەسەلەن خەڵک هاوکارمان بێت ئێمە هاوکارمانە ئەم هاوکاری ئێمە داواکەین زیاتر بێت لە کاتێککە مەسەلەن ئێمە وەکو ڕێکخراوێکی ژینگەی کار ئەەکەین ئەرکمان پاراستنی ژینگەی پاراستنی ژینگە بەڕاستی بەتەنها ئەرکی ڕێکخراوەکەی ئێمە نییە بەتەنها ئەرکی ئەو ستافە خۆبەخشەی ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانی سەوز و ڕێکخراوەکانی تری ژینگە نیە لەو ناوچێدا بەڵکوم ئەرکی هەموو تاکێکمانە لە کاتێکدا ئەگەر هەموو هاوڵاتیان بە یەک دەست هەمویان هاوکار و پاڵپشتی کارەکانمان بن ئەو بەدڵنیاییوە ئێمەش ئیشێکی ئەوەندە قورسمان ناکەوێت بەسەرا ئەرکی زیاترمان دەستخۆش سەرکەوتو بن کاگڕامیاریش باماشەوە باسی لەوە هاوکاریەکە کە لەلایەن حکوومەتەوە بۆ ئێوە یان خۆ بەتوان بڵێم ئەو بڕە نەسلی کە بۆتان بڕاوەتەوە ئاماژی بکە کار و چالاکیەکانی ئێوە تەنها بۆ ناکرێت